مامە کاکە ژینگە پارێزێکی کۆمپانیای گارێکس بووە لا ڕانیە، دەڵێت لە ڕابردوودا بەهۆی دڵسۆزی بۆ کارەکەی خەڵات کراوە، کەچی ئێستا لە پای ئەو دڵسۆزیە کۆمپانیا پاداشتی با دەرکردنی داوەتەوە. لە کاتێکدا پیشەی پاکەوانی سەرچاوەی بژێوی ژیانی بووە، ئێستا بێکار ماوەتەوە. بەشێک لە ژینگە پارێزانی دیکەش دەڵێن بە هۆکاری ئەوەی بەشداری گردبوونەوە و داوای مافەکانمان کردووە سزا دراوین و دوور خراوینەتەوە. وەختی خۆی من ئازا و خەڵات کرام بۆ کۆمپانیە و ئەمەش بۆ کۆمپانیە کوێستان لە زیاتی پاشداشتی دەریا کردو. وەڵای بژێکم نییە بەخۆی نە بەخۆی بە قورئان عایلەکەم سێ عەمەلیات کراوە، ئیجراوی ئیچاوی ڕقۆڵە شوێرێ. وەڵای قەرزدارم. یەک بە خۆم نزیکەی لە 2009 لەو ئیشەی دامە، یعنی ئێستا دوور خراوەتەوە هیچ کار و کەسابەتێکی کەم نییە. ئەمە یەک هۆکار هەیە، ئەویش ئەوەیە گەوا زۆربەی ناڕزایەتەکەمان لە پێش دەم شارەوانەکان بووە. دنیا دەکەمە هەر هۆکارەیە، ناهۆکاری کە هیچ شکی نابم لە خۆم داگەێت یەک بۆ خۆم ئەگەر زۆر زەرنم ئینجازە هیچ شتێکم نەکردووە، هەموو بەردەوام لە ئیشدام بە سەرما و بە گەرما لە ئیشدام ئەو پاداشتی دەڤەری ڕاپەڕینە بەرامبەر کارەکاری. یەکێکی دیکە لە قوربانیەکان کە دوور خراوەتەوە نوێنەری ژینگە پارێزانی ڕاپەڕینە، وەکو خۆی ئاماژەی بۆ دەکات لە بری پێدانی مافەکانیان سزا دراون. تاوانیشیان تەنیا ئەوەیە گردبوونەوەیان ئەنجام داوە و داوای مافەکانیان کردووە. هۆکاری دوورخستەوەمان بەڕاستی بۆ دەگەڕینەوە لە ماوەی ڕابردوو دەنگی ناڕازیمان هەبووە، دەنگی ناڕزایەتیمان هەبووە، پەیاممان هەبووە لەسەر قوت و مافی خۆمان بۆ ئەوەی بتوانین لانی کەم بەشێک لە مافە سەرەتاییەکانی کە بە پێی قانون بۆمان دەستەبەرکراوە بەدەستی بێنین. بەڵام لەبری وەڵامدانەوەی مافەکانمان و دەستەبەرکردنی مافەکانمان هەستاوان بە سزادانمان و دەرکردن و فەسڵکردنمان لە ئەرکەکانمان. ئەمە بەڕێوەبەری شارەوانیەکان و ئیدارە ڕاپەڕی بەرپرسیار دەزانین لەو بابەتە. ماوەیەک پێش ئێستا کارەکانی کۆمپانیای گارێکس لە دەڤەری ڕاپەڕین وەستان، ئەمەش بەهۆی تەواوبوونی گرێبەستی کۆمپانیا و مانگرتنی ژینگە پارێزان. لە ئێستادا کۆمپانیای پاکەرەوە دەست بەکار بووەتەوە، بەڵام بە پاساوی کەمی بودجە زیاتر لە 150 کرێکاری ژینگە پارێزی لە کارەکانیان دوور خستووەتەوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.